دووبارە سڵاوتان لێبێ. لە سلێمانی گەورەترین فێستیڤاڵی سولی فێست لەسەر ئاستی عێراق و هەروەها هەرێمی کوردستان ئەکرێتەوە. فێستیڤاڵەکە لە پارکی هەواری شار ڕۆژی 26 ئەم مانگە ئەکرێتەوە. 8 ڕۆژ بەردەوامە بێت. تایە زیاتر لە 150 کۆشک و نزیکەی 200 کۆمپانیای بوارە جیاجیاکان و برەندی ناوخۆیی بەشدارن. لەو 8 ڕۆژەی فێستیڤاڵەکە چەندین چالاکی کولتوری و ڕۆشنبیری و هونەری و میوزیک و گۆرانی پێشکەش ئەکرێت. جگە لەوەش فرۆشیاران بەرهەمەکانیان ئەخەنە بەردید و سەرنجی سەردانیکەران و ئەو هەلە ئەقۆزنەوە بۆ بە بازاڕکردن و دروستکردنی پەیوەندی لەگەڵ بزنسەکانی تر و ناساندنی براندەکانیان. تەنها چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ دەستپێکردنی گەورەترین فێستیڤاڵی سولی فێست لە سلێمانی. ستاف و کارمەندانی کۆمپانیاکانی ڕێخستنی فستیڤاڵەکەن لە پارکی هەواری شار سەرقاڵی ئامادەکارین. بە جۆرێک هەندێکیان لەسەر ڕێخستنی شوێنەکان کار دەکەن و هەندێکی دیکەیان خەریکی دامەزراندنی کۆشکەکانن بۆ پێشوازی لە هەزاران سەردانی کرد. ڕێخەرانی فستیڤاڵەکە دەڵێن هەموو ئامادەکاریەکان بە پلان دانرا و فستیڤاڵێکی تەواو جیاواز و شایستە پێشکەش میوانەکان دەکەن. کارەکانیش بە خێرایی بەردەوامن بۆەوەی پێش دەستپێکی فستیڤاڵەکە هەموو کۆشکەکان ئامادە بن. کە گەورەترین فستیڤاڵی نیشتیمانیە لە سەر تاسەری هەموو کوردستان و عێراقیش بە خۆشحاڵیەوە ئەتوانم بڵێم لە ئێستایە و کۆی ئەیبینن زۆرینەی بردەکاری و ئامادەکاریەکانمان تەواو کردووە و گەیشتونێتە قۆناغی کۆتایی. ئەمانەوێت لایەنی چالاکی و هونەریەکان ئامادەکەین و چەندین چالاکیەکی تریش بینینە ناو فستیڤاڵەکەەوە. لە قۆناغیەوە لە ١٩٠ تەواو بووە تەنها هەنەکاری و وردەکاری و ڕێخستنی شوێنەکان ماوەتەوانە. وەکو ئێستا بینن لە کامێرەکەوانێ هەموو بەشەکانیان بە تەواوەتی تەواو بووە. لێرەدا زیاتر لە 150 کۆشک دانراوە و زیاتر لە 20 کۆمپانیای گەورە بەشدارە وەکو سپۆنسەری سەرەکی فستیڤاڵەکە و کۆمەڵە کۆمپانیای تر بەشدارن وەکو جێبەجێکار یا وەکو ڕێخستنی فستیڤاڵەکە. بەڕێوەبەری پارکی هەواری شاریش دەڵێت هاوکاری تەواوی ڕێخەرانی فستیڤاڵی سولی فێست کراوە. لەگەڵەوەشدا بۆ کار ئاسانی هاتوچۆی شۆفێران و هاوڵاتیان بە هاوکاری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی هێڵکاری بۆ شەقامەکانی نێو پارکەکە دەستی پێکردووە. هاوکارێکی تەواوی ئەم جۆرە فستیڤاڵانین بە تایبەتی ئەم فستیڤاڵی ئەم ساڵ کە فستیڤاڵێکی تەواو جیاوازە لە فستیڤاڵەکانی تر کە ساڵانی تر کراوە لە ناو هەواری شار و لە ناو شوێنەکانی تری سلێمانیە کردومانە بۆ ئەم فستیڤاڵە ڕێکردنی ڕێگاڵبانەکانی هەواری شارە بۆی ئەو لۆدەی کە پێشووتر لە فستیڤاڵەکانی ترا توشمانە بوو سەختێکی زۆر هەبوو لەسەر ڕێگاڵبانەکان. ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە پلانی چارەسەرماندانا و چارەسەریشمان کردو. گەورەترین فێستیڤاڵی سولی فێست بڕیارە ڕۆژی 26 حوزەیران بکرێتەوە بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوام بێت کە تێیدا زیاتر لە 200 کۆمپانیای بوارە جیاوازەکان و براندە ناوخۆییەکان لە بواری دەستڕەنجینی و خواردن و خواردنەوەکان بەشدارن لەگەڵ نمایشکردنی چەندین چالاکی جۆرا و جۆری هونەری و ڕۆشنبیری و کللتوری پێشکەش ئامادەبووان دەکرێت. ئامادەکاریەکان بۆ گەورەترین فستیڤاڵی سولی فێست لە قۆناغی کۆتاییدایە. ئەم فستیڤاڵە دەبێتە هەنگاوێکی گرنگ بۆ ڕاکێشانی هەزاران گەشتیار بۆ ئەم شارە و هاوکات ڕەخساندنی هەلی کاریش بۆ سەدان گەنج لە شوێنەدا. هێمن کەمال، کورسساد نیوز، سلێمانی. با هەوڵی بڕیاردەری فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کێشەی حسابات و سەرمایە لە بەغداد چارەسەر کرا. ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی ئەڵێت بەشێکی زۆری کۆمپانیاکانی هەرێم کێشەی جیاوازی ساڵی داراییان هەبوو بە جۆرێک کە حساباتی وردبینی کراوی کۆمپانیاکان بۆ ساڵی 2025 ئەبرایە بەغداد بۆ پێشکەشکردنی سەرمایەکانیان مامەڵەکانیان بە بیانووی نەبوونی حساباتی وردبینی کراوی 2026 ڕەت ئەکرایەوە. ئەوەش کێشەی بۆ کۆمپانیاکان دروست کرده بوو. ژۆری بازرگانی سلێمانی ئەڵێت با هەوڵی سروە محەممەد بڕیاردەری فراکسیۆنی یەکێتی و ئەندامی ژووری پیشەسازی و بازرگانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆتایی بەم ئاستەنگە هێنرا و بڕیاردرا کە حساباتی ساڵی 2025 بۆ 2026 هەژمار بکرێت. بەوەش ئیتر کۆمپانیاکانی هەرێم کێشەی تۆمارکردن و ڕێکارەکانی سەرمایەیان نامێنێت.
یەکێتی بەڵێندەرانی کەرکووک دوای داوای خەرجکردنی بودجێ پرۆژەکانیانەکەن و گلەییان هەیە لە بوونی جیاکاری. نەوزاد ئەنوەر سەرۆکی لقی کەرکووکی یەکێتی بەڵێندەرانی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی وتی پێویستە سەرۆک وەزیران وەزارەتی دارایی پابند بکات بە خەرجکردنی 240 ملیار دینار وەک شایستەی دارایی بۆ بەڵێندەرانی شارەکە. وتیشی بودجە بۆ پارێزگاکانی خواروی عێراق دابین کراوە، بەڵام کەرکووک بێبەش کراوە، ئەمەش بۆتە هۆی وەستانی پرۆژەکان. بەڵێندەرانی شاری کەرکووک ناڕەزایی و خۆمان دەرەبڕین بەو بڕیارانەی کە لە وەزارەتی مالیە دەرحەق بە شارەکانی تری عێراق دەکرێت جیاکاری ئەکرێ لە بینی شارێکەوە بۆ شارەتر، وەکو ئاگادارین کە بڕیار وایە کە چەند شارێک پارەکانی بۆ سرف بکرێ، بەڵام لە نێویانە شاری کەرکووک بێبەشە بێ. ئەمڕۆ بەڵێندەرانی ئێمە لە خراپترین دۆخان، بۆیە داواکارین لە دەوڵەتی ڕئیسی وزەرا جەنابی عەلی زەیدی بە زووترین کات بێتە سەرخەت لەبەرەوەی کەرکووک پێویستی بەوەیە ئەو بڕەپارەی بگاتێ، چونکە خزمەتێکە بۆ شارەکە و بۆ خەڵکەکەی. کەیسێک لە عێراق جوڵێنراوە کە ئاستی گەندەڵی لە وڵاتە ئاشکراکات. ئەنجومەنی باڵای دادوەری عێراقەڵێت دەست بەسەر 31 ملیار دیناری بریکاری وەزارەتی نەوتی عێراقا گیراوە کە لە باخچەیەکا دۆزراوەتەوە. ئەنجومەنەکە ئەمڕۆ تەواوی ئەو مڵک و سامانەشی کە دەستی بەسەراگرتووە ئاشکرای کرد، ڕایگەیاند جگەل لەو 31 ملیار دینارە کە بێگومان بە دینار بووە، بڕێکی زۆریش دۆلار و خان و زێڕی بریکارەکە دەستی بەسەراگیراوە. هەر ئەمڕۆ ئەنجومەنی باڵای دادوەری فەرمانی دەست بەسەراگرتنی سامان و مڵکی بەڕێوەبەری گشتی کۆمپانیای کارەبای ناوەڕاستیشی دەرکرد و بە پێڕاگەیەندراوەکە ئەلا سەمیر ڕاشد ناتوانێت مامەڵە بەو سامان و مڵکانەوە بکات، تەنها بە فەرمانی دادگانە بێت. لێرەیە سامانی بریکاری وەزارەتی نەوتان بۆ خەمەڕووکەوە وتم دەستی بەسەراگیراوە. ئەمە بێگومان مشتێکە لە خەروار لەبەرەوەی کە ئەسڵان عێراق بەوە ناسێنراوە ناسراوە کە ئاستی گەندەڵی لە عێراقا زۆر بەرفراوە ناوا بێ بزانین کە ئێستا ئەم سەرۆکوەزیرانە نوێیە لە کەیسەکان خۆکەوتویان ئەمانە هەر ئەوانن کە بە پەنجەی دەست ئەژمێردرێن و تەنها ئەمانە کەوتونە بەر تووڕێ و غەزەبی سەرۆکوەزیرانی نوێ بزانین کەیسی تر ئاشکرا بێت یاخود نا، بەڵام ئەگەر بمێ بە داتا باسی ئەم کەیسەتان بۆ بکەم ئەوەی کە لە ئێستاچی بەسەراگیراوەکەوتم بڕێک دینارە، بڕێک دۆلارە و بڕێکیش بە شێوەی مڵک و ماڵ و زێڕ و بابەتی لەو شێوەیە. ئەنجومەنی باڵای دادوەری عێراق ئەڵێت 10 ملیۆن دۆلار ئەو پارەیە کە بە دۆلار ڕایگرتووە بریکارەکە و دەستی بەسەراگیرا، ئەوشی کە بە دینار هەی بووە 31 ملیۆن دینار بووە. هەر ئەگەر بمانوێت پارەکە حساب بکەین بێگومان قەبارەکەی زۆرە گەورەیە و بەرچاوە بۆ پۆستە ناتوانێونی بەدەستێ نابێ مەگەرەوەی کە بە گەندەڵی ببێت جگەلەوەی کە سامانەکەی زۆر سەرسوڕ هێنەرە کە بێگومانم سامانەش وەکوتم هیپ لەو پۆستەکەی نییە لە ڕێگەی گەندەڵی و بەدەستی هاهێناوە کە ئێستا هەمووی دەستی بەسەراگیراوە. دۆزینەوەی 20 ملیار دینار لە باخچەیەک یەکێکە لەو کەیسانێکێکە لەو بابەتانە 20 ئۆتۆمبیلی نوێ دەستی بەسەراگیراوە کە ئەمەش بابەتێکەکە زۆر گرنگە. 20 ئۆتۆمبیلی نوێ پێم وانە مەعرەزەکە هەمووی 20 ئۆتۆمبیلی ڕەنگەتیاابێ بۆ مامەڵەکردن. پوچەڵکردنەوەی بە قاچاقبردننی 5 ملیار دینار بابەتێکی ترەوە تا هەوڵی داوە کە 5 ملیار دیناری ترجگەلەوەی کە دەستی بەسەر گیراوە بە شێوەی قاچاق ڕەنگە بیباتە دەرەوە لە وڵاتکە ڕێگری لێ کراوە دەستی بەسەراگیراوە. هەروەها 3 کیلۆ زێڕی جوانکاریشی هەبووە لە ماڵەوە، ئەویش لەو سامانانەیە کە دەستی بەسەراگیراوە. هەروەها 7 خانوشی هەبووە کە دیسانەوە ئەوەش دەستی بەسەراگیراوە و بێ بزانێکین کایە بڕیاری دادگا لەسەر ئەم بریکارە چییە بێت. بێگومانم بریکارە شەمەی ڕابردوو لە سەلاحەدین دەستگیر کرا، بێگومان لە دوایەوەی کامووی سامانەکەی مڵک و ماڵەکەی دەستی بەسەراگیراوە حتمان ڕێکاری یاسایشی لەگەڵ ئاگیرێتە بەر. ئەگەر زانیاری ترمان هەبێ ئەمە کۆتا زانیاریمانە جیاواز لەم بابەتە ئەچینە لای پرۆژە گەشتیاریەکانی ڕاپەڕین. پرۆپۆزەڵی 3 پرۆژەی گرنگی گەشتیاری لە سنووری ئیدارەی ڕاپەڕین
لەلایەن دەستەی گەشت و گوزار پەسەند کراون. چیای ماکۆک لە حاجیاوا بناری کێوەڕەش لە ڕانیە و هەروەها دەڵگە لە قەزای پشتەر ئەو شوێنانن کە گەشت و گوزاری ڕاپەڕین ئەوێت پرۆژەی گەورەی گەشتیاریان تیا ئەنجام بات و کەرتی گەشتیاری سنوورەکە زیاتر ببوژێنێتەوە. دیمەنی ئەو سێ شوێنەیە کە لەلایەن دەستەی گەشت و گوزاری هەرێمەوە بۆ ئەنجامدانی پرۆژەی گەشتیاری پەسەندکراون. چیای ماکۆک لە حاجیاوە، بناری کێوەڕەژ لە ڕانیە و دەڵگا لە قەزای پشدەر ئەو شوێنانن کە گەشت و گوزاری ڕاپەڕین دەیەوێت پرۆژەی گەورەی گەشتیاریان تێدا ئەنجام بدات و کەرتی گەشتیاری سنوورەکە زیاتر ببوژێنێتەوە. لە چارچێوەی ئەم پرۆپۆزەڵی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە سێ پرۆژەی گەشتیاری لە سنووری داری ڕاپەڕین هەلی دەرفەتی ئۆبرەنانیان بۆ ڕاگەیاندراوە. ئەمانیش چیای ماکۆکە دەربەندە و کەوێ لە پشدەر ئەمەکو بەڕێوەبەراتی گشتی گەشتوزار بانگشتی کراوە چاوەڕێی وەبرێنەرین کە سەردانمانکەن بۆی پرۆسەی ئەم پرۆسەیە بتوانین جێبەجێ بکەین. هەڵکەوتەی جوگرافی ناوچەکە گونجاوە بۆ بەرهێنان لە کەرتی گەشتیاریدا. ئەنجامدانی پرۆژە گەشتیاریەکان دەتوانێت سەرنجی گەشتیاران لە ناوخۆ و دەرەوەی عێراقیش بۆ خۆی ڕابکێشێ و دەبێتە سەرچاوەیەکی گرنگی ئابووریش بۆ سنوورەکە. ناوچێ ئێمە کۆمەڵک شوێنی گەشتیاری جوان دیاری کراون بۆی کاریان لەسەر بکرێت و ئێمە شوەکو بەرهێنان بە دڵنیاییەوە کە هەر لێرە و لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتانەوە ڕای دەگەیەنین کە ئامادەین هەروە بەرهێنەرێک کە ئارەزووی ئەوەی هەبێت کە پرۆژەی گەشتیاری لە ناوچەکەمان بکە. ئێمە ئامادەی هەموو هاوکاری و کار ئاسانیشین و لەگەڵ بەڕێوەبەراتی گەشت و گوزاری ڕاپەڕینیش بەیەکەوە هەماهەنگین و ئیداری ڕاپەڕین و فەرمانگە پەیوەنددارەکانی ناوچەکەمان هەر شتێک پێویست بێت ئامادەین ئەنجامی بدەین. لە دەڤەری ڕاپەڕین زیاتر لە 100 ناوچەی گەشتیاری هەن کە جوانی سروشتەکەیان وای کردووە لە هەر چواروەرزی ساڵدا گەشتیاران ڕوویان تێبکەن. خالید ئەحمەد، کورساد نیوز، دەڤەری ڕاپەڕین. پێنج ئامێری پێشکەوتوی سکالپ کۆڵین بە ئاتێکی نزیکە 175 ملیۆن دینار بۆ نەخۆشخانەی هیوا لە سلێمانی دابین کراوە. نەخۆشخانەی هیوا یەکەمین نەخۆشخانەی حکومیە کە بۆ یەکەم جار لەسەر ئاستی هەموو عێراق لەسەر ئەرکی سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە ئەو ئامێرە پێشکەوتوانی بۆ دابین بکرێت. هەروەها بە شێوەیەکی بێبەرامبەر لە ژێر چاودێریانی ئەم ئامێرانە لە ژێر چاودێری پزیشکیدا بۆ ماوەی 2 بۆ 6 سەعات چارەسەری نەخۆشەکە ئەکەن ڕێگری ئەکەن لە هەڵوەرینی قژی ئەو نەخۆشانە کە چارەسەری کیمیایی وەرەگرن. هیوایەک بۆ پاراستنی قژی توشبوانی شێرپەنجە. ئێرە نەخۆشخانەی هیوایە لە سلێمانی. لە پێناو کەمکردنەوەی ئازارە دەرونی و جەستەیەکانی توشبوانی شێرپەنجە بۆ یەکەم جار لەسەر ئاستی عێراق 5 ئامێری پێشکەوتوی سکالپ کوڵین دابین کران. ئامێرەکان لەسەر ئەرکی سندوقی کۆمەک کردراون و ڕێگری لە هەڵوەرینی قژی ئەو خانمانە دەکەن کە چارەسەری کیمیایی وەردەگرێت. ئامێرە تایبەتەوە و بە تایبەتی بۆ ئەو نەخۆشانەی کە شێرپەنجەی مەمکیانەیە لە خانمانە ڕێگری ئەکا لە هەڵوەرینی پرچیان بە ڕێژەی جیاواز هەنێکیان بە تەواوەتی ڕێگری لەکەنێکیان کەمی ئەکاتەوە هەڵوەرینەکەی. ئەمە لە ئێستا بە خۆشحاڵیەوە 5 ئامێرمان هەیە کە لە هیچ خستخانێکی تر ئەم ئامێرانە نییە و نەخۆشەکانمان بەردەوامن و ئەو نەخۆشانەی پێویستێ بێت لەلایەن پزیشکەکانەوە ئەنێرێن و ئێمە ئامێرەکان بۆ دابینەکەین و لە کاتی وەرگرتنی چارەسەری کیمیاکە ئامێرەکان بۆ کارێنرێن. تێچووی ئامێرەکان نزیکەی 175 ملیۆن دینارە لە کاتێکدا بەکارهێنانی ئەم تەکنەلۆژیایە لە کەرتی تایبەتدا بۆ هەر نەخۆشێک $1000 تێدەچێت. لێرە بێ بەرامبەرە و پرۆسەکە بەپێی ڕێنمایی پزیشک بۆ ماوەی 2 تا 6 سەعات لە ژێر چاودێریدا دەبێت. ئەم جیهازی ئێمەم کۆڵین کەپە بۆ ئەو نەخۆشانە بێ کە ئۆنکۆلۆژین واتە نەخۆشی خوێنیان نییە، شملی نەخۆشی خوێن ناکە، پزیشکەکان کە هەڵێ بژێرن ینی بەلیژنە و ئەینێرنە سەرەوە بۆ ئێمەش کاتیان هەیە بۆ نمونە نەخۆشی وامان هەیە بۆ نمونە 5 ساعت بۆ 6 ساعتە
نەخۆشی وامان هەیە 4 ساعتە کۆمەڵێک ڕێنمایی هەیە و کۆی کە ئەبێت مکەیەف و شامپۆی مناڵان بەکاربێنیان ئەوەیە کە پیئێشی تایبەتی خۆیانێ نابێت لە حەوت زیاتر بێت و قژیان کورد بێت و کۆمەڵێک ڕێنمایی تر ئێمە بۆیان ڕوونەکەینەوە کە ئەبێ ئەم ڕێنمایانە ئەگەر جێبەجێ بکەن زیاتر ئیسفادە لەم جیهازاکەن و زیاتر ئیسفاداکەن کە قژیان هەڵنەوەرێ. ئێستا هەوڵەکان بۆ کڕینی 10 ئامێری دیکە بەردەوامن هەنگاوێک کە ئامانجلەی تەنها چارەسەر نییە بەڵکو پاراستنی باری دەرونی و بەرزکردنەوەی وەری ئەو خانمانەیە کە لێرە لە دژی شێرپەنجە دەجەنگن. پاراستنی وەرە و سیمای خانمان لە جەنگی دژ با شێرپەنجەدا کەمتر نییە لە دابینکردنی دەرمان. نەخۆشخانەی هیوا بەم هەنگاوەی جارێکی دیکە ئومێد و هیوای زیاتر بە نەخۆشەکانی دەبەخشێت. دنیاماجێت کورتسات نیوز. سلێمانی. با باسێکی بەهای دراوەکان و نرخی کانزاگران بەهاکان بکەین باسی گۆڕانکاریەکانی ئەمڕۆ بکەین دیینار. ئەمڕۆ دابەزینی گەورەی تۆمار کردو باسی هۆکارەکان یەکەم کە بۆچی ئەگەر لێرە داتاکان وەربگرین بەڵێ ئەوەی کە دەربارەی دیینار هەیە ئەمڕۆکە $100 لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵەیە بە 157,750 دینار بوو بەڵام تەنانەت لەوە زیاتریش دابەزی 160,000 دینار و زیاتریشی بەخۆیەوە بینی. هۆکار چییە؟ یەکەمیان گرنگترین هۆکار و زیاترین هۆکار کە باسی لێواکرێت و ئەم ڕۆژانە هەرچەنەمە خۆی بۆ خۆی ناتوانێت هەواڵ بێ گۆڕینی کەسێک لە پۆزیشنێکا لە پۆستێکە ئەویش کە سەرۆکی بانکی ناوەندیە سەرۆک وەزیران سەرۆکی بانکی ناوەندی عەلی عەلاقی لە کار لاداوە و کەسێکی تری خستۆتە جێ عەلی عەلاق. بۆچی ئەم هەواڵە بۆ بازاڕی دراو بۆ بازاڕی دینار گرنگ بوو لەبەرەوەی کە عەلی عەلاق لەسەر و هەموو کارەکانیەوە کە لەسەر و هەموو بەرپرسارەتەکانیەوە کە لە ئەستۆی بوو زۆر سوور بوو لەسەرەوەی کە ڕێگر بێت لە دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار زۆر سوور بوو لەسەر سەقامگیری بەهای دینار بەرامبەر بە دۆلار. ئێستا کە عەلی عەلاق نەماوەوە بڕیارە کەسێکی تر بێت جۆرێک لە نادڵنیایی دروست بووە لە بازاڕی دراوە ئەویش ئایا ئەم کەسە تازەیە بەقەدەر عەلی عەلاق پابەندە بۆی کە بەهای دینار بەرامبەر بە دۆلار ڕابگیرێت بە سەقامگیری بمێنێتەوە یان نا. بابەتێکی تر کە زۆر گرنگە بە بازاڕی دراو و میشکاریگەری هەبووە لە سەردابەزینی نرخی دینار بەرامبەر بە دۆلار ئەوەیە کە ئەوترێت زۆر بەجددی عێراق ئەمریکا فشاری خستووەتە سەر عێراق بۆ بابەتی گروپە چەکدارەکان کە ئەمە ئەتوانێت ناسەقامگیری سیاسی دروست بکە. ئەزانین کە ناسەقامگیری سیاسیش بە واتای بێگومان گۆڕانکاری لە بازاڕەکان و لە ئابووریە بە تایبەتی لەسەر و هەمویانەوە بازاڕی دراو لەبەرەوەی کە بازاڕی دراو جیاواز لە هەموو بازاڕەکانی تر گۆڕانکاری بۆ هەواڵەکان لە خۆی پیشانەدا دواتە کاریگەری دەرونی هەواڵە سیاسەکان کاریگەری دەرونی ئەکەنە سەر بازاڕی دراو. بابەتێکی تریش کە بۆ ئەم دابەزین نرخی دینارە بەرامبەر بە دۆلار گرنگە ئەوەیە کە ئەوترێت دۆلار کەمە لە بازاڕەکان و حکوومەتیش چەندین پسپۆر چەندین چاودێر ڕانگەیاندووە کاڵم بارودۆخی دارای عێراق خراپە ئەوترێت کە کورتێنانی گەورە هەیە و ئەگەر هەر بەم ئاراستەیە بڕوات لە داهاتوێکی نزیکا بارودۆخەکە خراپتر ئەبێ. هەموو ئەمانە وای کردووە کە بەهای دینار بەرامبەر بە دۆلار داببەزێ ئەبێ بزانین سەرەتا ئەم کەسە نوێیە کە هاتووەتە سەر کورسێکی عەلی عەلاق سیاسەتەکانی بەرامبەر بە دراو چییە لەبەرەوەی کە ئەوترێت کە زۆر سوورە لەسەر چاکسازی بنەڕەتی. ئەبێ بزانین ئایا وایە یان ناوە تا چەند سەرنجە خاتە سەر دینار و ئەبێ بزانین کە بارودۆخی گروپە چەکدارەکان چی بەسەردێەوە بانکی ناوەندیش ئەبێ بزانین ڕاگەیەندراوی هەیە یان نە هەر لەم دواییانەیە دەنگۆیەکی زۆر گرنگیشە بۆ مەکاریگەری گەورە دروست دەکات کە ئەسڵەن حکوومەت خۆی بۆ قەرەبووکردنەوەی کورتێنانەکانی مەبەستیەتی کە بەهای دینار بەرامبەر بە دۆلار داببەزێنێت کە بۆ ئەمانە بانکی ناوەندی ئەبێ ڕوونکردنەوە باتە تاوەکو ئێستا ڕوونکردنەوەیەکی فەرمی بەردەست نییە. 100 پاوەن ئەمڕۆکە بۆ پاوەنیش هەندێک گۆڕانکاری لە سیاستەکانی بەریتانیا ڕوویدا هەرچەندە پاوەن بەدابەزین کراوە دواتر بەرزبوونەوەی تۆمار کرد بەڵام لە هەرێمی کوردستان بە 203,000 دینار مامەڵی پێوەکرا. 100 یۆرۆ بە 177,000 دینار بوو و هەروەها $100 بە 16 ملیۆن تمەن بوو. دیسانەوە ئەمڕۆ تمەن دابەزیوە هەرچەند دوێنێ هەندێک بەرز بوو ئەمڕۆ هەواڵەکان دڵخۆشکردن ینی زیاتر لە دوێنەش تەنانەت دڵخۆشکردن بەڵام ببێ بزانین کە چی بەسەردێ لە بڕێکە من چەند جار لێرە وتومە
تمەن لەو قۆناغە دەرچووە کە کاردانەوەی دەرونی هەبێ بە هەواڵە سیاسەکان زۆرتر بازاڕی تمەن چاوەڕێکا بزانێ بە کردارێکی چ گۆڕانکاریەک ڕۆیە ڕەنگە چاوەڕێ بکە لە ماوەی ئەم هەفتەیە کۆبوونەوەی تر دانوستانی زیاتر بکرێ و ببینێت بازاڕەکەکە چ گۆڕانکاریەک بڕیارە ڕووبات هەروەها 100 لیرەی تورکیش بە 3397 دینار بوو لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. با بچینە لای زێڕ و زی و نەوتیش. بازاڕی زێڕ و زی و ئەمڕۆ کاردانەوەیان هەبوو بە هەواڵی دانوستانی نێوان ئێران و ئەمریکا. ئەمڕۆکە وەکو وتم بە تایبەتی عەباسی عێراقچی پۆستێکی کرد لە پۆستەکەی ئاوتی سزاکانی سەر هەناردەینەوت و پترۆکیمیای ئێران هەڵپەسەردراون وتی چوارچێوەکان دیاری کراون بۆی کە گفتوگۆی زیاتر بکەین وەوتی بەرەو پێشچوونێکی باشمان بینی و هەرچەند لایانی ئەمریکی هێشتا بە فەرمی هیچ ڕاگەیەندراوێکی نەبووە کە بزانێکین لەلایەن ئەوانەوە بارودۆخەکە چۆن هەڵسەنگێنراوە. بەڵام بە هەر حاڵ بازاڕی زێر کاردانەوەی باشی هەبوو بۆم دانوستانانە بەرزبوونەوەی تۆمار کرد بە 4193 دلار بوو لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵەیە کیلۆگرام زێر بە 4846 دلار بوو. شتێکی تر کە کاریگەری کردە سەر بازاڕی زێر ئەوە بوو بەهۆی ئەم دانوستانانە نەوت دابەزی کە نەوت دابەزێ پێشبینیەکان بۆ هەڵاوسان لاوااستر ئەبێت کەمتر ئەبێت و ئەوش بێگومان کاریگەری لەسەر هەموو بازاڕەکان دروستەکە. لیرەیەکی زێر بە 889 دلار بوو. زێڕی ئایارە 18 لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 84000 دینار، ئایارە 21 بە 939000 دینار و ئایارە 22 بە 983000 دینار مامەڵی پێوەکرا. با بچینە لای زی و هەتا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵات بە نزیکەی سەدا دوو بەرز بووەوە ئۆنسەیەکی بە 66 دلار و 43 سنت مامەڵی پێوەکرام. جەنگە کاریگەری زۆری کردە سەرزی و لەبەرەوەی کە هەندێک ڕەشبینی هەبوو بۆ پیشەسازی بەهۆی ڕاگیرانی گەروی هورمزۆ و پیشەسازی تا ئەستێکی زۆر پەکی کەوتبوو کە 150 خواستی زی و بەهۆی پیشەسازیەوەی بۆیە نرخەکەی زۆر دابەزان. کیلۆگرامێک زی بە 2136 دلار بوو. زیوی مەرمەڕە و پاڵمیش لە هەرێمی کوردستان بە 2150 دلار و 2155 دلار مامەڵەیان پێوەکرا. با بچینە لای پرسی نەوت کە گەرمترین و گرنگترین بابەتە. نەوت بەهۆی وەکوتم ئەم ڕێکەوتنەم دانوستانانە کە هەبوو هەندێک دابەزینی تۆمار کرد یەک بەرمیل نەوتی خای برند گەیشتە 78 دلار و 66 سنت. چەند بابەت هەیە. یەکەمیانەوەی کە ڕاستە کاردانەوەی بێ بۆ کرانەوەی گەروی هورمز، کاردانەوەی بۆ دانوستانەکان ئەگەر ڕێکەوتنەکە یەکلات بێتەوە دیسان بازاڕی نەوت کاردانەوەیە بێت زیاتردا ئەبەزێت. بەڵام بابەتێک کە هەیە وە زۆر گرنگە ئەوەیە کە وڵاتان یەدەگی استراتیژیەکەیان زۆر بەکارهێناوە 400,000 بەرمیل زیاتر خستیانە بازار بۆی کە شۆکی گەورە لە بازاری نەوت دروست نەبێ ئەمە ئەبێ قەرەبوو بکرێتەوە و ئەمە خواستی زۆر لەسەر بازار دروستەکە. بابەتێکی ترکە لە بازاری نەوت گرنگە ئەوەیە کە ئەو وڵاتانەکە پێشتر یەدەگی استراتیژیان نەبووە ئێستا لە بیرەوەیان کە یەدەگی استراتیژی گەورە دروست بکەن کە ئەمەش دیسان خواستێکی زیادە دروستەکە بۆیە پێشبینیەکرێت تەنانەت ئەگەرم جەنگە ڕابوەستێ ئەگەر دانوستانەکان بگەنە ئەنجام و گەروی هورمز بە تەواوەتی ئاسایی بێتەوە نرخی نەوت لە ئاستێکی زۆر ئادانە بەبەزە لەبەرەوەی کە خواست زۆر بەرزە بێتەوە. نەوتی تەکساس بە 74 دلار و 69 سنت بوو و غازی سروشتی لە بازاڕەکانی جیهان بە 3 دلار و 26 سنت مامەڵەی پێوەکرا. جاجیاواز لەم بابەتە هەڵبەتە هەر پەیوەست بەم بابەتە وەکو باسم کردوتم دینار دابەزینی گەورەی تۆمار کرد. بەڵام بابەتی تر دوو بابەتی تر کە زۆر گرنگن لە هەرێمی کوردستان جگەلەوەی کە دینار دابەزیوە ئەوەیە کە غاز ماوەی ڕابرد و زۆر سەرنجمان خستە سەر وتمان دانابەزێ هەر بە بەرزی ماوەتەوە ئێستا لە دابەزینایە. بەڵام نرخی بنزین بەردەوامە لە بەرزبوونەوە. ئەمێ زیاتر قسە لەسەرم بابەتە بکەین و زانیاری زیاتر لە پێیان نێرمان قارەمان جەوهەر وەربگرین. قارەمان سڵاوت لەبێ چیت لایە دەربارەی دینار و هەروەها بنزین و غاز. بەڵێ زریانە و کاتت باش دیارەوە خۆش باست کرد لە هەفتەی ڕابردووەوە نرخی بنزین ئەگەر باز بکەین لە هەولێر بەرزترین ئاسی تۆمار کرد ئەنی کەمێک ئێستا کەمێک دابەزیوە پێشووتر ینی لە چەند ڕۆژی ڕابردوو یەک لیتری بنزینی نۆرمال بە 1000 تقریبا 220 دینار تاوەکو 250 دیناریش دەفرۆشان لە بەنزیخانەکان. بەڵام ئەوەی کە لە دواوی ئێمە دەیبینن یەک لیتر بە 1150 دینار ئەم نرخە تاوەکو ئێستا هەر بەرزە بەو پێی کە لە ماوەی 2 ڕۆژ نزیکەی 300 بۆ 400 دینار بۆ هەر لیترێک چوە سەر بنزینی نۆرمال بە هەمان شێوە جۆرەکانی تری بنزینیش بەرزبوونەوەیان بەخۆوە بینی. بەڵام لەگەڵەوەش نرخی غاز ڕۆژ لە دوای ڕۆژ لە دابەزیندا ئێستا یەک لیتر بە 485 دینارە و لە بەشێکی زۆری بنزیخانەکان نرخەکان کەمێک کەمتریشن و لە هەندێک شوێن کەمێک بەرزترە. بەڵام
دابەزینی زۆری بەخۆ بینیوە غاز لەگەڵ ئەوەش لە غازی ماڵانیش بە هەماشەوە و بە غازە بازرگانیە کە باز دەکرێتن ئێستا بۆ هەر بتلێک نزیکەی 12,000 دینار تاوەکو 13,000 دینار ئەمەش دابەزینێکی زۆری بەخۆ بینیوە بەڵام ئەوەی تایبەتە بە بەنزین تاوەکو ئێستا ئەو هۆکارێکە باز دەکرێتن کەمی بەنزینە لە پاڵاوگەکان یاخود کەمی ئەو هاوردەی بەنزینەکە لە وڵاتان و بەشێک لە ناوچەکانی عێراقەوە هاوردەی هەرێمی کوردستان و هەولێر دەکرێن ئەمانە هۆکار بۆی کەوا نرخی بەنزین تاوەکو ئێستا هەر بە بەرزی بمێنێتەوە لەگەڵ ئەوەش نرخی دۆلار یاخود بەهای دۆلاریش تا ڕادەیەک زۆر کارەگەری لەسەرەوە کردووە کە بەشێک لە کارکردن یاخود پاڵاوتنی بەنزین یاخود سوتەمەنی لە هەرێمی کوردستان دەبێتەوە کاریەوەی کەوا نرخەکان کەمێک بەرزتر بن بە بەراورد بە پێشتر کە بەهای دۆلار کەمێک کەمتر بوو یاخود بەهاکەی نزمتر و بەرامبەر بە دیناری عێراقی تاوەکو ئێستا هۆکاری یاخود کارکردن بۆ دابەزاندنی نرخی بەنزین دانەندراوە بۆ پێیکە لەگەڵ ئەنجومەنی بەنزخانەکە قسەم کرد ئەو باسی لەوە کرد کە لە دەسەڵاتی ئەواندا نییە کە کۆنتڕۆلی نرخ بکەن یاخود کاراسانی یاخود هەوڵ بدەن بەوەی کەوە نرخەکان دابەزێنرێت تەنهاوە نەبێت کە ئەما هەنگن لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان بەڕێوەبەرەتی نەوت و کانزاکان بەوەی کەوا چاودێری کوالێت و جۆری بەنزینەکان بکرێتن لەگەڵ ئەوەش نیزریان لەگەڵ ئەم بەرزبوونەوەیش نرخی بەنزیخانەکان بەتایبەت ئەو بەنزیخانانەی کە نرخی بەنزینی حکومی ئەو نرخی کە بە پاپشتی کرا و بە 750 دینار بە شۆفێران دەدرێت ژمارەی بەنزیخانەکان کەم کراوەتەوە یان ئێستا کەمتر لە 10 بەنزیخانە ئەم بەنزینە بەسەر شۆفێران دابەش دەکات کە کاتەکەی 3 بۆ 4 سعات دەبێت کە بەنزین دابەش دەکەن ینی ئەمانە هەموو هۆکار بۆی کەوا نرخی بەنزین لە هەولێر تاوەکو ئێستا بە بەرزی بمێنێتەوە کە 1 لیتر بە 1150 دینارە و نرخی غازش باسم کرد ڕۆژ لە دوای ڕۆژ لە دابەزیندایە بەهۆی ئەوەی کە بەرهەمهێنان و هاوردەکردن و خستنە بازاری غاز لە بازارەکان زیاتر بووە لە پێداویستی بۆیە نرخەکانی بە بەراورد بە مانجی ڕابردوو یاخود بە پێشووتر دابەزینی و زۆری بەخۆوە بینیوە. زۆر سپاس پێیان نێرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە لەگەڵمان بوومان دوو نەبی قارەمان دەستخۆش. ئەمە بچمە بەریتانیا ئەمڕۆ کە گۆڕانکاری گەورە لە بەریتانیا ڕوویدا هەرچەند چاوەڕوان کراو بوو. کێر سارمەر سەرۆکوەزیرانی بەریتانیا دەستی لە کار کێشاوەتەوە بەڵام تا هەڵبژاردننی سەرۆکوەزیرانی نوێ لا پۆستەکەیان ئەمێنێتەوە. ناڕەزایەتی لە ئەدای ئابووری حکوومەت یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەو ڕووداوە بوو. دوای ڕاگەیاندنی ئەو هەواڵە بازارەکان کاردانەوەی گەورەیان نەبوو هەرچەندە پاوەن بە دابەزین کرایەوە بەڵام دواتر بەرز بووە کاغەزەداراییەکان جوڵەیەکی ئۆتۆیان نەکرد و پێنوێنی FTSE 100 جوڵەیەکی سنوورداری هەبوو هەموو ئەمانە دەریەخەن کە هێشتا ئەم گۆڕانکاریە و بەرهێنەرانی نیگەران نەکردووە نادڵنیایی دەربارەی سیاسەتە داراییەکانی لە داهاتوودا بەرز بووەتەوە بەڵام بازارەکان چاوەڕێن بزانن ئاخۆ جێگرەوەی داهاتووی ستارمەر کە ئەندی بەرنامە چه سیاسەتێک دەربارەی باج و تێچوەکانی حکوومەت و کورتێنانی بووجە پێڕەوەکات. ئەوترێت کە بڕکێ لەسەر پۆستی سەرۆکوەزیران پێش ئەوەی دەست پێ بکات کۆتایی هاتووە بەو پێی کە وەزیری پێشووی تەندروستی کە یەکێک بوو لە بژاردە بەهێزەکان پشتگیری لە ئەندی بەرنام کردووە. وەکو باسم کرد دەست لە کارکێشانەوەی ستارمەر بابەتێکی پێشبینی کراو بوو و بازارەکانیش کاردانەوەیەکی ئەوتۆیان نەبوو هێشتا بازارەکان و بۆ بەرهێنەران دڵنیانین لەوەی کە ڕەنگە بارودۆخەکە بەرەو خراپتر بوون بڕوایان بەرەو باشتر بوون جوڵەیەکی ئەوتۆیان نەکردووە ئەمێ زانیاری زیاتر وەربگرین دەربارەی بازارەکان دەربارەی کاردانەوەی ئەم هەواڵە کە لە بەریتانیا هەبوو بۆیە بۆ مەبەستە ژەچمەلای پێیام نێرمان توانا عمەر لە بەریتانیاوە لەگەڵمانە توانا سلااوت لێبێ پێمان بڵێ لە بەریتانیا چی هەیە بازارەکان چ پێشبینیەکیان هەیە و چێ گۆڕانکاریەک پێشبینیەکرێت کە ڕووبات. ئاماژت بە کەمێک لە زانیاریەکان کرد پێشبینی کراو بوو کە کەی ستارمەر سەرۆکوەزیرانی پێشووی بەریتانیا دەست لە کار بچێشێتەوە چەند جارێکی تر لە ماوەی چەند مانجی ڕابردوودا هەوڵ بۆ ئەوەدرا کە فشار خرا سەری بۆی دەست لە کار بچێشێتەوە بەڵام دوجار ئەمڕۆ بڕیاری دەست لە کارچشانەوەی ڕگەاند بەڵام بەردەوام دەبێت لە کارەکەی تاوەکو لە
نۆی مانجی داهاتوو کەسێکتر وەکو سەرۆکوەزیرانی بەریتانیا خود بڵێن وەکو سەرۆکی پارتی کرێکاران کە ڕاستەخۆ دەیە بە سەرۆکوەزیرانی بەریتانیاش دەست نیشان دەکرێت دیارە دەست لە کارکشانەوەی کەیستارمەر بۆ کۆمەڵک هۆکار دەگەڕێتەوە کە ئابووری یەکێک لە هۆکارە سەرەکیەکانە لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردوودا ڕخنەیەکی زۆر ئاراستەی حکوومەتەکەی کەیستارمەر دەکراوە لەلایەن خودی حزبەکەی خۆی و کاربەدەستەکانی بەشێک لە کاربەدەستەکانی حزبەکەشەوە کە ئابووری بەریتانیا لە برەوەی کە بەرەو پێش بڕوا بەرەو دواوە دەچێت لە ماوەی ئەم 2 ساڵەدا خەڵکی بەریتانیا دانیشتوانی بەریتانیا ڕخنەیەکی زۆریان لەم کابینەیەم حکوومەتە هەبوو بەهۆیەوەی کە بارگرانێکی زۆری ژیان کەوت بووە سەر خەڵکەوە و هەم لە گرانبوونی پێداویستەکانی ڕۆژانەی هاوڵاتیان هەم لە بەرزبوونەوەی باج هەم لە بەرزبوونەوەی نرخی خانوبەرە وە کۆمەڵە کۆکاری تر زریان بەر لەوەی بچمە لای میوانەکەم دەمەوێت یەک زانیاری تریش ئاماژە پێ بکەم کە تۆ باست کرد لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا ئەندی بێرهام وەکو پەرلەمانتار کە ڕکابەری لەگەڵ کاندیدێکی پارتی پارێزگاران دەکرد لە دەرچوو بووە بۆ پەرلەمانتار کە پێشووتر ئەم کەسە پارێزگاری مانچستەر بوو کەسێکی خۆشەویستە لە شاری مانچستەری گەورە کە زۆر جار مانچستەریەکان پێی دەڵێن مانچستەریزم بۆیە پێشبینی دەکرێت ئەندی بێرهام لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا وەکو سەرۆکی پارتی کرێکارانی بەریتانیا کە ڕاستەخۆ دەیە بە سەرۆکوەزیرانی بەریتانیاش بناسێنرێت جا من میوانێکم لەگەڵە بەڕێز ئاراز عەلی ئابووری ناس و بازرگان کاگەرەز سوپاس بۆ ئامادەبوونێت پێمان بڵێ من هەندێک ئاماژەم بە هۆکاری دەست لە کارشانەوەی سەرۆکوەزیرانی بەریتانیا کرد بۆ پێ دوایە بۆچی بە دیاریکراوی کەیستارمەر دەستی لە کارشاوە سڵاو لە جەنابتان سڵاو لە بینەری کورسات کۆمەڵی هۆکاری هەبوو یەکێ لە هۆکارەکانی ئەوە بوو وەک بزانی لە کاتی لەو کاتێک کە ئەنجومەنی شارەوانەکان هەڵبژێردرا دەنگدەری لەیبەر دەنگەری پارتی کرێکاران عقوبەیەکی باشی پارتی کرێکارانیاندا کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵی هۆکار ئەو کاتە کە کیمستامەر هات بێ بە سەرۆکوەزیران پۆلسێکی هەبوو یعنی کۆمەڵی بەڵێنی دا بەڵێنەکانی بە پێی پێویست و یعنی لە ئەوەی دەنگدەردا نەبوو کە بەڵێنەکانی نەبردە سەر بە تەواوی ئەوە بوو کە دەنگدەر لێی تووڕە بوو کە عقوبەیاندا لە کاتی دەنگانەکە و دووبارەش لە کاتی یعنی ئەگەر بینە بەشی ئابوووریەکەشی بەشی ئابووری ئەو خۆتە بینی بەشی زەریبا بەشی ئەنەجی ژیانی ڕۆژانەی خەڵکی بە شێوەیەکی گشتی بەرز بۆتەوە ئەمە هەموو هۆکارەکەی کیمستامەر نییە سەرۆکوەزیرانی بەریتانیا نییە بەشێکە لە ئەم کێشانی کە لە مدڵ ئیست و شەوقەت ئەوسەریشا هەیە بەس ئەمیش سەبەب بوو لەوانە کە ئەوە بوو پارتەکەی کە بە یەک دەنگ هاتن و کە گۆڕیان کە هەوڵی گۆڕینی کیمستامەریان دابڵ ئەوەی کە تو ئاگداربی دەمڕۆ دوای ڕاگەیانی دەست لە کارتشانەوەی هیچ کاریگەرێکی لەسەر بازاڕەکانی بەریتانیا دروست کرد باوەڕ ناکەم کاریگەرێکی ئەو تۆی هەبێ بە گۆڕینی سەرۆکوەزیران یان بە گۆڕینی یەک شەخص بەس ئەم سەرۆکوەزیران تازەیی کە هێتە سەر حکم کۆ ئەویش پۆلسێکی هەیە کە کیمستامەر زیاتر چۆن بڵێن تەرکیزی لەسەر لەندەن هەبوو ئەم یەکێ لە بەڵێنەکان و لە پۆلیسینەکانی کە ئەوەیە دەرەوەی لەندەن زیاتر پەرە بە دەرەوەی لەندەن بدا بە شێوەیەکی گشتی یعنی لە جێگای خانوبەرە یعنی ئەگەر چۆن بڵێن شوێنی نیشتە جێبوون کە یەکێکە لە هەرە کێشەکان لەگەڵ تەندروستی ئەوەی کە من بیستمە لەسەر ئەندی بێرهام خەڵک زۆر لێ ڕازیە بە تایبەتی لە دابینکردنی شوێنی نیشتە جێبوون کە لە ڕابردوودا هەوڵی داوە بە تایبەتی لە مانچستەر کە سەرۆکی شارەوانی بووە کەمترین هۆملێز یاخود بڵێن بێماڵ و حاڵ بهێڵێت شوێنی نیشتە جێبوونی بۆ زۆربیان دابین کردەوە پێ دووە بەریتانیا ئەم کێشە چارەسەرکە ئەمە یەکێکە ئەمە یەکێکە لەوانەی کە خەڵکی مانچستەر گرەی زۆریان هەیە بۆیە ئەمیش کە
ببێتە سەرۆکوەزیرانی بەریتانیا بەڵێ بە تاکید دڵنیام لەوەی کە ئەبێتە جێی خۆشەویستی خەڵک و خەڵکێکی زۆریش خۆشەویستی بۆی هەیە. کاگارازماندەم کردی زۆر سپاس. بەڵە زریان ئەوەی کە گوێبیستی بووی و زانیاریانە بوو لەسەر دەست لە کارشانەوەی کەی سەرمەر سەرۆکوەزیرانی بەریتانیا. سپاس پێیان نێرمانتوانە ئەمەر لە بەریتانیا لەگەڵمان بۆ سپاس بۆ خۆت و بۆ میوانەکەشت. عەباسی عێراقچی وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاندووە کە سزاکانی سەر هەناردەی نەوت و پترۆکیمیای ئێران هەڵپەسێردرا و گەماروی دەریایی بەندەرەکانی باشووریش هەڵگیراوە. جەختیشی لەوە کردووەتەوە کە هەندێک لە سامانە سڕکراوەکانی ئێران ئازا دەکرێت و پلانی گەورەی چاکسازی و پێشکەوتنی ئابووری ئێران چوەتە بواری جێبەجێکردنەوە. عێراقچی ئەم هەوڵانەی بە پۆستێک لە پێگەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس بڵاو کردووەتەوە. لا لێک تێگەیشتنەکەی نێوان ئەمریکا و ئێرانە باس لەوە کراوە کە بۆ هەناردەی نەوت بەرهەمە نەوتیەکان و خزمەتگوزاریەکانی پێیوەست بەو دوو کەرتە لێخۆشبوون و مۆڵەتی پێویست دەراکرێت. خاڵی 11 لێک تێگەیشتنەکەش باس لە سامانە سڕکراوەکانی ئێرانەکات وەک یەکێک لە گەورەترین بربەستەکانە بینرا پێشتر، بەڵام ئێستا بە وتەی عێراقچی لە لێک تێگەیشتنەکەوە لە دانوستانەکان ئەم دوو بابەتە چارەسەر کراوە. ئەوەی عێراقچی باسی کرد کە ئەوترێت سزاکانی سەرکەرتی نەوت و پترۆکیمیای ئێران هەڵپەسێردراوە، ئەمە بابەتێکی یەکجار گرنگە بێ بۆ ئێران لەبەرەوەی کە کەرتی نەوتەکەی و کەرتی پترۆکیمیاکەی دوو لە گرنگترین جمگە ئابووریەکانی ئێرانن. تەنانەت و کاتەکە نەوتەکەی سزای لەسەر بوو و سزای نێودەوڵەتی لەسەر بازرگانی ئێران هەبوو، پترۆکیمیا فریاد ڕەسی بوو بۆ دەستکەوتنی دراوی دەرەکی و ئاستێکی زۆر لە ئابووریەکەی پێیوەستە بەم دوو بابەتە. بۆیە ئەمە لێرە زیاتر باسی کەرتی نەوت، پیشەسازی نەوت و پیشەسازی پترۆکیمیای ئێران بکەم. پیشەسازی نەوتەکەی ئێران 209 ملیار بەرمیل یەدەگی نەوتی هەیە لە ڕیزبەندی چوارەمی جیهانایە و 112 یەدەگی هەموو جیهان، یەدەگی نەوتی هەموو جیهان لە ئێرانە. ئەگەر مێ باسی بەرهەمهێنانی نەوت بکەم لە ئێران، لێرەیە هەندێک گۆڕانکاری سەرنجڕاکێش هەیە کە کاریگەری سزانە و دەوڵەتیەکان و سزاکانی ئەمریکامان بۆ دەرەخات. ساڵی 2018 بێگومان ڕێکەوتنی ئەتۆمی لە نێوان ئێران و وڵاتانی ڕۆژاوای ساڵی 2015 کرا. هەتاوەکو ساڵی 2018 کە کابینەی یەکەمی ترامپ دەستی پێکرد، ئەم ڕێکەوتنە بەو شێوەیە کە کرابوو بەڕێوە ئەچوو، بەڵام ساڵی 2018 کە ترامپ هات بە شێوەیەکی تاکلانە لە ڕێکەوتنە ئەتۆمیەکە چووە دەرەوە، سزاکانی ئەمریکای گێڕاندەوە بۆ سەر ئێران و بەتایبەتی بۆ سەر کەرتی وزەی ئەو وڵاتە. بەڵام هەتاوەکو ئەمریکا دەستی نەدابوو ئەم کارە بەرهەمهێنانی نەوتی ئێران 4 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بووە. تامە پێش چوونە دەرەوەی ئەمریکایە. دواتر چوونە دەرەوەی ئەمریکا بەتایبەتی لە ساڵی 2020 خۆی پیشاندا کە ساڵی 2025 بۆ نیوەکەمی کرد و گەیشتە 2 ملیۆن بەرمیلی ڕۆژانە. بەڵام دواتر ئێران فێر بوو، ڕاهات وەزانی چۆن نتوانە خۆی لەو سزایانە دەرباس بکات، داشکانی بۆ نەوتەکەی کرد، کەشتیە تارماییەکانی بەکارهێنا و دیسانەوە بۆ هۆکاریەوەی کە کەرتی نەوتەکەی ببوژێتەوە. هەڵبەتە جەنگی ئۆکراینیش کاریگەری هەبوو، ئیتر خۆی ئەمریکا بە ئەنقەس هەندێک بابەتەکەی بە ئاسانتر گرتبوو لەسەر ئێران بۆی کە پێویستی بە نەوتەکەی بوو لە بازاڕەکان بۆی بێبەجێگرەوەی نەوتی ڕوسیا، وەک چۆن ئێستا لە جەنگی ئێرانە هەمان شتی بەرامبەر بە ڕوسیا کرد. بە هەر حاڵ ساڵی 2023 بۆ 3.31 ملیۆن بەرمیل و ساڵی 2025 بۆ 3.5 ملیۆن بەرمیل بەرهەمهێنانی نەوتی ئێران بەرز بووە. بە هەمان شێوە هەناردەکەی کاریگەری لە بەرهەمهێنانەکەی وەرئەگرێت، هەرچی زیاتر بتوانێت هەناردە بکا، بێگومان بەرهەمهێنانەکەشی زیاتر ئەبێت. ساڵی 2017 پێشەوەی ئەمریکا بچێتە دەر لە ڕێکەوتن ئەتۆمیەکە کە ئێرانیەکان پێی ئەڵێن بەرجام 2.8 ملیۆن بەرمیلی ڕۆژانە هەناردە ئەکرا. ساڵی 2020 تەنها بۆ 500,000 بەرمیل کەمی کرد. هەر بە تەواوەتی هەناردەی نەوتی ئێران توانین بڵێن پەکی کەوت لە ئاستێکی زۆرا 2023 و 2025 بۆ 1.5 بۆ نزیکەی 2 ملیۆن بەرمیل زیادی کرد کە هەڵبەتە سەدانەوەدی ئەم نەوتە ئەفرۆشرا بە چین، لەبەرەوەی کە چین هەمیشە لە ئاوەلێڵەکان ماسیە کری ئەگرێت. نەوتی ئێرانی بە داشکاندنێکی یەکجار زۆرەوە ئەکڕی گوێی نەئەدایە سزانە و دەوڵەتیەکان و ئەمە
بۆ هۆی بژانەوەی کەرتینەوتی ئێران لە دوایەوەی ئەمریکا لە ڕێکەوتنە ئەتۆمیەکە چووە دەرەوە. با باسێکی پیشەسازی پترۆکیمیای ئەو وڵاتەش بکەین کە وەکوتم یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان لە ئابووری ئێرانە. بەرهەمهێنانی پترۆکیمیای ئێران ساڵانە تواناکەی نزیکەی 100 ملیۆن تۆنە، بەڵام بە کردارێکی 80 ملیۆن تۆنی ساڵانە بەرهەمەهێنێت. بەڵام ئەو وڵاتەوە کوتم لە بەرەوەی یەکێک لە جمگە گرنگەکانی ئابوووریەکەیەتی ئامانجی هەیە، پلانی هەیە یان هەی بووە لانی کەم پێش جەنگەکەم جەنگەش زیانی زۆری بەم کەرتە گەیاندووە کە تا ساڵی 2028 بیگەێنێتە 131 ملیۆن تۆنی ساڵانە کە بۆ گەیشتن بەم ئامانجە 26 میلیارد دۆلاری وەبەرهێنان پێویستە. بێ بزانین ئێستا ئەم بڕە بێگومان زیاتریش بووە کوتم ژێرخانەکانی پترۆکیمیاشی زیانیان بەرکەوتووە. جگەلەوە کە زیاتر لە مەشی پێویستە ئێستا بارودۆخی ئابوووریەکەشی خراپتر بووە. حتمما ئەم ئامانجە کە پێش جەنگەکە هەیە بووە ئێستا کەمێک دوورتر کەوتووەتۆ لانی کەم. لە ڕووی هەناردەوە ساڵی 2023 16 میلیارد دلار داهاتی هەبووە بە هەناردەی پترۆکیمیا، 2024 بۆ 13 میلیارد دلار زیادی کردووە ینی کەمی کردووە و 2025 دیسانەوە بژانەوەیەکی بەخۆیەوە بینیوە بۆ 15 میلیارد دلار بەرز بووەتەوە دیسانەوە. با بچینە لای ئاستەنگەکانی ئەم دوو کەرتەکە لە ئێران. ئەم دوو کەرتە جگە لە سزانێ و دەوڵەتیەکان کە بابەتە سەرەکیەکەیە ئاستەنگی تریشەیە لەوانە کێڵگەکان پێویستیان بە چاکسازیان کێڵگانە دەمێکێ هەن پێویستیان بۆیە چاکسازیان تیا بکرێت بۆی بتوان و بەرهێنانی زیاتری تیا بکەن. بەڵام بارودۆخی دارایی و ئابووری وڵاتە ڕەنگەیەکە لە گەورەترین ڕێگرەکان بێت. کورتێنانی غاز کە ئێران ساڵانە هەیەی جگەلەوەی کە بۆ بەکارهێنانی ناوخۆ بەکارهێنانی ماڵان ڕوبەڕووی کورتێنانە بێتەوە پیشەسازی پترۆکیمیا لە ئاستێکی بەرزە پشت بە غاز ئەبەستێتوە. ئەمە ئاستەنگی بۆ پیشەسازی پترۆکیمیاش دروست کردووە. یەکێ لە هۆکارەکانی ئەوەی کە ساڵی لە دوای 2007 و 2010ەوە پترۆکیمیاکەی هەناردەی دابەزینی تۆمار کرد. ئەمە بووە هەروەها بابەتی تەکنەلۆژیا کە بەهۆی سزاکانەوە لەم ڕووەوە ڕوبەڕووی قەیرانە بێتەوە و ئەمە بابەتێکی گرنگە ئاستەنگێکی گرنگە لە پیشەسازی نەوت و هەروەها پترۆکیمیای ئێرانە. با بچینە لای بابەتێکی تر کە دیسانەمەش جیاواز لەم بابەتەوە پەیوەندیدار بەم بابەتەوەیە. ئەم دانوستانە کە لە نێوان ئێران و ئەمریکا کرا بێگومانەوترێت کە لە درێژایی ئەم هەفتەیە بەردەوامە بێت لە بەرەوەی کە ئەمەی لە ئێستاە کراوە ئەوەیە کە لەسەر چوارچێوەی گفتوگۆکان ڕێککەوتن کراوە و ئەوەی کە لە درێژایی هەفتەکە ئەکرێت ڕێککەوتنی تەکنیکیە بێ لەسەر وردەکاریەکان بێگومان ڕەنگە قورستریش بێ لە هۆتێلێکی مێژووی کراوە لە هۆتێلێکی گرانبەها کراوە کە ئەم هۆتێلە پێشوازی لە چەندین کۆڕ و کۆڕبەندی گرنگ و گەورەی جیهان کردو. ئەمێ هەندێک ژمارە و داتا لەسەر ئەم هۆتێلە سەرنج ڕاکێشە بخەمە ڕۆ شوێنێکی گەشتیاری یەکجار سەرنج ڕاکێشە. ڕوبەرەکەی 60 هکتارە 30 بینایتیایە و 380 ژووری هەیە 12 خواردنگە و کافەیتیایە تەنها ئەو هۆتێلە. مێژوەکەی بە ساڵی 1970 گەڕێتەوە لەو ساڵەیە دروست کراوە. 150 ساڵە ئەم هۆتێلە لە خزمەت کەرتی گەشتیاری سویسرایە. با بچینە لای داتاکانی تر بۆچی ئەم هۆتێلە هەڵبژێردراوە لەبەرەوەی کە ئەم هۆتێلە شوێنێکە کە لە ئاستێکە دوورە دەستە ئەکرێ هاتن و چوونی کۆنتترۆل بکرێ بارودۆخی لەبەر بارودۆخی ئەمنی و بابەتێکی تریژەوەیە کە وەکوتم شوێنێکی سەرنجڕاکێش و گرنگە و پێشوازی لە کۆڕبەندی گرنگی تریش کردووە وەکو بوو ئەو کۆڕبەندەکە بۆ ڕاوەستان و ڕاگیرانی جەنگ لە ئۆکراین کرا. گەورەترین پرۆژەیە و بەرهێنانی گەشتیاری سویسرایە ئەم پرۆژەیە 550 میلیۆن دلار و بەرهێنانی تیا کراوە و بەرهێنەرەکەشی کۆمپانیایەکی قەتەری بووە کاتارا هاسپیتاڵەتی کە ئەم کۆمپانیای کاری و بەرهێنانی ئەم هۆتێلەی گرتووەتە ئەستۆ. با بچینە لای زانیاریەکانی ترمان و داتا و ژمارەکانی ترمان هەر دەربارەی وەکوتمەم شوێنە گەشتیاریە مێژوویە سەرنجڕاکێشە. تێکی دروستکردنی بەڕێژەی ئەگەر دابش بکەین لەبەر ئەوەی وتم شوێنی جیاواز و بەشی جیاوازی هەیە زۆر گەورەیە هۆتێلەکە بۆ هۆتێل و شوێنی مانەوەکەی 140 تێچووەکان لەو 550 میلیۆن دلار نزیکەی 600 میلیۆن دلاری تیا خەرج کراوە. 140 بۆ هۆتێل و شوێنی مانەوەیە بۆ ژێرخانەکانی لەوانە ئاو کارەبا و بابەتی هاوشێوە 130 هەروەها بۆ ناوەندی تەندروستی هۆتێلەکە 150 بۆ خواردنگە و شوێنە گشتیەکانیشی 110 تێچووەکان تەرخان کراوە. ئەگەر داتا و زانیاری ترمان هەبێ هەر دەربارەی ئەم هۆتێلە کە بێگومان هەر لە ماوەی ئەم هەفتەیە جارێکی ترە بێتەوە بە خانەخوێی شاندەکەی ئێران و
ئەمریکا مێژووی ئەگەر بمەوێ نۆژەنکردنەوەکەی باس بکەم لە بڕێکەم هۆتێلە جارێک نۆژەن کراوەوە ساڵی 2009 نۆژەنکردنەوەکەی دەستی پێ کردووە 9 ساڵی خایاندووە 700 کارمەندی هەیە لە 50 وڵاتەوە لەبەرەوە پرۆژەیەکی گرنگی وەکوتم مێژووی و گەشتیاریە پرۆژەیەکی زەبەر لە حەکاریگەری گەورەی هەیە لەسەر کەرتی گەشتیاری سوئیسراوە کەم و شوێنەکانی تری بەم داتا و زانیاریانە منیش کۆتایی بە هەواڵابووریەکانی ئەمڕۆ هێنم کە بە یارمەتی هاوکارانم پێشکەشم کردن سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.